خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لەبێ لەگەڵ هاوکارانم ئامادەین بەیەکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەش بکەین. زۆر جار لە بەرنامەکان و لە دەردە دڵە نیشتیمانی و نەتەوەیەکان باز لەواکەین وەها میلەتەکەمانیان سەرقاڵ کردو بە کێشەی موچەوە وەک ئەوەی تەنها ئێمەی کێشەی موچە و پارەدارکردنمان لەگەڵ بەغدا هەبێت، بەڵام نەخێر ئێمە کێشەیەکی نەتەوەیی و خاکمان زمانمان لەگەڵ بەغدا هەیە بە جۆرێک وەختێک کە ئێمە سەرقاڵی ئەو کێشانەی کێشەی دیکەمان بۆ دروستەکەن. دەستەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم ئەمڕۆ هاوارێکی نەتەوەیی و نیشتیمانی لێ هەڵسا، وتی وێڕای هەوڵەکان بۆ چارەسەرکردنی ئەو کێشەی کە خوێندکاران بە زمانی کوردی وەڵام دەنەوە، بەڵام کێشەکە بەردەوامە. تکایە هەموو ئەوانەی خەمخۆرن، هەموو ئەوانەی خەمینەتەوە نیشتیمانتانە ڕێگە مەدەن لەبەرەوەی ئەمە بابەتێکی دەستوریە لە دەستوری عێراقدا ئەوە هاتووە کە زمانی کوردی دووەم زمانی فەرمی عێراقە، بۆچی دەبێت خوێندکار نەتوانێت بە زمانی کوردی وەڵام داتەوە؟ وە کۆمەڵێک کێشەی دیکەش کە دەرفەتە لەگەڵ بەڕێز فەهمی بورهان سەرۆکی دەستەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی داری هەرێم باسی بکەین. بە سوپاسێکی زۆرەوە کاک فەهمی، سوپاس بۆ بەڕێستان. ئەمەوێ لە بابەتەی بەیاننامەکەەوە دەست پێ بکەم. ئەم هاوارە با من ناوی لێ بنێم هاوار زمانە مێدیاییەکەی وایە بۆ سڵاو بۆ جەنابەت کاکزانە بۆ بینەرانی بەڕێز. دەرفەتە یادی لەدایکبوونی پێغەمبەری ئیسلام لە هەموو لایەکمان پیرۆز بێت، درودی خۆی لەسەر بێت لە هەموو مسلمانان. ئینشەڵا ئەم یادا ئەبێتە بۆنەیەک بۆی تۆزێک کێشەکانی ناوخۆی خۆمان هەم لە ڕووی سیاسیەوە بەبێگومان لە ڕووی کۆمەڵایەتیەوە کێشەمان نییە، لە ڕووی سیاسیەوە چارەسەر بن ئومێدیشمان هەیە، یادێکی ئێجگار پیرۆزە. کاک زانە خۆی لە ڕاستیە جوان ڕوون کردەوە هاوارە، ینی زۆر جار بەس جۆمان لە سەدای خۆمانە بێت، یعنی لە کێشەکێکە تا باسیەوەت کرد کە کێشەی موچە کێشێکی ئەوەندە قوڵە ئەوەندە بە ئازارە وای کردووە کە ڕووبەرە بەرفراوانەکانی تری گرفت لەگەڵ حکوومەتی عێراقیە زۆر جار لەبیر بکرێت. بە بێگومان ئەمە گرفتێکی قوڵ بووە، وای کردووە کە ئێمە تەرکیزی خەباتی سیاسیمان لێڵ بێت و پرسی موچە دۆخێک دروستکات کە ئەو ئامانجە باڵانی کە هەمان بووە بۆ ماوەیەک لیان دوورکەوینەوە. لە ئاخر مؤتەمەری سۆسیال دیموکرات کە لە شاری سلەیمانی لە هەفتەی ڕابردووە بەسرا لە پانێڵێکە کاکوبات بەشدار بوو. بەڕۆنی وتی کێشەی ئێمە تەنها کێشەی موچە نییە، بەڵام کێشەی موچە کێشێکی ئەجگار جەوهەریە. ینی مەسەلەی ژیان کە مافێکی سەرەتاییە تو دەبێت ئەمە دابین کەی پاشان بیر لە شتەکانی تر بکەیتەوە. کاک زانە ئەوەی کە ئێساکە ڕوو ئەدا سەبارەت بە زمانی کوردی و ئەو بەیانەی ئێمە درێژکراوی بەیانێکە کە لە سێ مانگی ڕابردووە دەرمان کردووە. لە مانگی شەشی ئەم ساڵ وەزارەتی تەعلیمی عالی عێراقی نووسراوێکی دەرکرد کە نووسراوەکە بە وازەحی باس لەواکات دەبێت بە زمانی عەرەبی جواب بدرێتەوە و بەس، و لەگەڵیشیان مافی تەرجومەکردنیش نابێ بدرێ بە خوێندکاران و بە قوتابیانی ناوچە کوردستانیەکان. ئەوەی کە پرسیار دروست دەکات ئەوەیە ئایا وەزارەتێکی پلە باڵای وەکو خوێندنی باڵا کە هەموو ئەکادیمیستیەکانی ئێمە هەموو خوێنەوارەکانی ئێمە هەموو پرۆفیسۆرەکانی ئێمە لە عێراقا لەو وەزارەتەیە کۆبوونەتەوە دەبێت نەیانزانی بێت ناوەڕۆکی ئەو نووسراوە دژی مادە 4 دەستورە؟ بە بڕای من زانویانە، بە بڕای من زانویانە، ینی وەزارەتەکەش زانوی طبعاً وەزارەتەکە باس ئەەکەم بە بێگومان، ینی خۆمەگەر وەزارەتێکی تر بێ ڕەنگە کەمتر گلەی بکەیت، بەڵام وەزارەتێکی وەکو وەزارەتی خوێندنی باڵا یعنی دەرفەتی ئەوە نامێنێت ینی پینەوپەڕۆ بۆ قەرارەکەیان بکەیت. کاتێک ئەمە دەرچوو هەموو لایەک هاتنە سەرخەت وە کاربەدەستانی ئێمە لە بەغا هەمویان وتیان ئەو ئێمە کێشەکەمان لەگەڵ جەنابی وەزیری خوێندنی باڵایە چارەسەر کردووە، بەڵێنی پێداوین. ئەو کاتە ئێمە بەیانمان دەرکرد، داوامان لێکردن وتمان بڕیار بە بڕیار هەڵەوەشێتەوە، یاسا بە یاسا هەڵەوەشێتەوە. ئەم بڕیارە بە شەفەی بە ئێوە وترا، واتە ئەم هەوڵەی ئێوە هەوڵێکی دڵسۆزانەیە
ئەگەر بمانێ هەوڵێکی دەوڵەتداریانە بێت دەوڵەت بە یاسا بە تعلیمات بەڕێوەچێت دەبێت تعلیمات و یاسا بۆ یاخود بڕیار بۆ ئەم نووسراوە دەرچێت کە جەنابی چۆن بە بڕیار هاتوو بە بڕیار هەڵۆش دەست خۆش ئەمن بەڕاستی ئەمە نەکرا ئێستا کە دەست بە تاقیکردنەوەکان کراوە وردە ئەم گرفتە دەرکەوتوێتەوە وردە ئەم گرفتە دەرکەوتوێتەوە قسەکە لێرە لەسەر گرفتی ئەو خوێنکار و قوتابی خۆشەویستانە نین کە حەقێکی مەشروعی خۆیانە بە پێی دەستور بە زمانی دایک بنووسن و وەڵام بدەنەوە و بچنە ناو پرۆسەی پەروەردە و خوێندن و فێرکردن لەم وڵاتەوە قسەکە ڕەهەندێکی تری هەیە ئایا زمانی کوردی کە زمانی لە ڕاستیە زمانی دووەم نییە زمانی یەکەمە زمانی عەرەبی و کوردی بە پێی مادە 4 دەستور زمانی فەرمی دەوڵەتی عێراقن و زمانی گفتوگۆن زمانی نووسینن زمانی مؤتەمەراتن زمانی ناو بازار و شەقام و شوێنە گشتیەکانن ینی بۆ دیاریکردنی لۆکەیشنەکان دەوێت بە هەردوو زمانەکە بنووسێت واتە کۆی دەستوری عێراقی هیچ بەندێکی تیانە بەقەدەر مادە 4 دەستور ڕوون و وازح و سەریح بێت هیچ شەرحێک هەڵناگرێت بە وازحی هاتوو بە چەند کەلیمەیەک زمانی عەرەبی کوردی زمانی فەرمی دەوڵەتی عێراق تو دێ ئەمە نادیدە ئەگریت بە بێگومان ئێمە لە دەستی ناوچە کوردستانیەکان قسەمان ئەبێت قسەمان ئەبێت لە چوارچێوەی دەستوری عێراقیە حەقی خۆمانە شەڕی مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان بکەین کە دەستور ئەو حەقی پێداوین یعنی ناکرێت ئێمە لە ساڵی 2025 بین قسە لەسەر ئەوە بکەین ڕێگە ئەدرێت خوێنکارێک یان قوتابیەکی کوردستان بە زمانی دایک بۆی هەیە جواب بداتەوە یان بنووسیان بخوێنێت کە ئەم مافە دەبێت بۆ برانی تورکمان فراهم بکرێت بۆ برایانی بۆ هەموو پێگاتەکان باشە کاک فەهمین ئەو پرسیارە بکەم بەڕێزت باسی ئەوەت کرد کە پێشێلکردنی مادەی 4 دەستوری عێراقیە ئەو وەزارەتە ئەوی بە دوواداچوونتان کرد بێ بەرنامەی چی ئەو بڕیارەی داوە خۆی لە ڕاستیە ینی ئەکرێ بڵێن شۆڤێنی ئێمە بۆ ئەوەی وەکو خەڵکی کوردستان دایمەن دەربڕینەکانیشمان دەربڕینی دەستوری بن ینی ئێمە بەشێک نەبین لە دروستکردنی ئاڵۆزی کاری نادەستوری خۆمان لەو دەستەواژانە ئەپارێزین چکە گەر بیرت بێ جاران جەنابی مامجلال یادی بەخێر لە شەڕی دیکتاتۆریەتدا لە خەبات دژی دیکتاتۆریەتدا هەمیشە قسێکیە بوو ئەویت ئەمانە ڕەفتار فاشی نەیوت فاشی نەیت ڕەفتار فاشی لەبەرەوە ئەگەر هەندێک کات لەم شۆڤێنیانە ئەگەر شۆڤێنیش نەبن زۆر جار ڕەفتارەکانیان ڕەفتاری شۆڤێنین ڕەفتاری هەموو ڕەفتارێکی نادەستوری ڕەفتارێکی پەسەند نەکراوە لە ڕاستیە خۆشمان سوچمان هەیە دەبوو لە ڕۆژی یەکەمەوە بە بڕیارێک ئەو نووسراوەمان ئەو بڕیارەمان یعنی هەڵبۆشاندایەتەوە ئەمە دیوێکی خاڵێکی تر ئێمە ئەمڕۆ تەبعاً بەدرێژە لەگەڵ سەرۆکایەتی زانکۆ لەگەڵ خوێنکاران و قوتابیانە لەسەر خەت بووین بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە بیرمان نەچێت لە ڕووی لۆکاڵیەوە کێشەیەکە کە ڕاستەوخۆ گرێدراوە بە هەست و شعور و باری سایکۆلۆژیای ئەو خوێنکارانی ئێمە یاخود ئەو قوتابیانی ئێمە کە ئەچن ناوەندەکانی خوێندن و هەفتەی داهاتوو وانە وەزاریەکانیان دەست پێ بکات هەمویان ترسیان لێ نیشتووە کە دەرفەت نادرێت ئەسئیلەکانیان پرسیارەکانیان بۆ ینی بە کوردی نایە دڵنیان لۆی کە بە کوردی نایە و من ئێستاش ئەتوانم یەقینت دەبێت کە بە کوردی نایە ئەی دوای ئەوە بەس دەرفەتیان بدەن بە کوردی وەڵام دەن بە کوردیش وەڵام دەدەنەوە کاکە بەس دەرفەتیان دەنێکی بۆیانی وەربگێڕێت باش لە 2025 بەڕای تو ئەمە ڕەوایە بێگومان دەستوریانیش نەخێر یعنی لەبەر ئەوە ئێمە لەگەڵ ئامادەی کۆلێژی یاسا و زانسەڵامیاریەکان لە بەیانیەوە لەسەر خەت بووین بەیانمان دەرکردووە و ئێستاش ئەگەر ئەمە جێبەجێ بکرێت ئێمە لە دادگای فیدراڵی لەسەر ئەم پرسە هەر خوێنکارێک هەر قوتابیەکی ئێمە هەر منەظەمەیەکی مجتەمەعی مەدەنی بێتە سەرخەت تێچووی هەموو ئەم کار یاسایی و دەستوری ئەگرینی ئەستۆکە حکوومەتیەریم و دەستی ناوچە کوردستانیەکان بۆ لەبەری دڵنیاین لەوەی کە لە دادگای بینەوە خۆشبەختانە لە دوای هەوڵەکانی ئێمە کاک زانە لە دوای هەوڵەکانی ئێمە وەکوت من بڕوان بەشتی شەفەینی لە کاری دەوڵەتداریە بەڵێوە نووسراوێکیان بۆ کردین و بۆ منیشیان نات ئەمە نووسراوەکە هەموو خوێنکاران و قوتابیانی خۆشەویستی کە تاقیکردنیان هەیە دڵنیە ئەەکەمەوە ئەمە نووسراوی خۆیانە نووسراوی
سی نوێیە هاوکاتی کاکزانە تەماشای بەیاننامەکەی سی نوێ هاوکاتی بەیانەکەی ئێمەیە بە سوپاسەوە دکتۆر نەوزاد بەڕاستی ینی بەباشی ینی ئەم بە بەردەوامی هاوشانی قوتابیان و خوێنکاران لەگەڵمان لەسەر خەت بووە لە هەوڵا بۆ کە جنابیان لە کۆلژی یاسا و زانستە سەلامیاریەکان لیژنەیەک دروست کراوە کە ئەم لیژنەیە وەزیفەیەتی پرسیارەکان بۆ خوێنکاران و قوتابیان وەربگێڕێت تەنهاوە ئەوە بەڵام هەنگاوێکی چاکە ینی ئێمە ئینسان ئیجابی تەعامل لەگەڵ ئەمانەیە ئومێد ئەەکەم ئەمە جێبەجێ بکرێت ئومێد ئەەکەم پابند بم بڕیارەوە چکە ئەمە بەشێک لە گرفتەکەمان چارەسەرەکات ئەمە وەکوتم بە ئەم وەرەقێ دابخین ئەمە بەشێکی کێشەیەکە کە پەیوەندی بە خوشکانی ئێمەوە هەیە کە تاقیکردنەوەیان هەیە بەڵێ بۆ ئەدەفراوانەکەی ڕوئیا گشتی ڕێگویستمەوە پرسیارە بکەم ئەمە بە دوواداچوونەکانی دەستە و جۆدی جەنابەت کراوە دەست خۆش بێ بەڵام ئیش لەسەرەوە ناکەن کە بەڕاستی لە دادگای فیدراڵی داوایەک تۆمارکەن بۆی کەسێک ینی بڕیارێکتان پێبێ یان بڕیارێکی یاساییتان پێبێ خۆی ئێمە دەستورمان پێەیە بەڵێ ئێمە دەستورمان پێ ئێمە دەبێت ئەو بڕیارە هەر جیهەتێک دەری کرد ئەو بڕیارە هەڵبۆشێنێتەوە یان لانی کەم تعلیمات دەربچێت چکە تعلیمات هەندێک جار ئەرکەکەت ئاسانترەکە بۆ چارەسەرکردنی گرفتەکان تعلیمات دەربچێت بۆ ئەوەی دەرفەتێک بدرێت خوێنکاران و قوتابیانی ئێمە یعنی لانی کەم ممارەسەی هەندێک لە حەقەکانی خۆیان بکەن ئێستاکە ئەمە بەوە چارەسەر ئەبێت ئەگەر دوای کە ئەم بڕیارە جێبەجێکرا بەش لە کێشەکە چارەسەر دەبێت ئەمینێتەوە سەر ئەوەی کە ئەگەر ئەمە جێبەجێ نەکرا دەبێت چاوەڕێ بکەین بڕیاری تری بەدواوە بێت دەبێت چاوەڕێ بکەین ئاستەنگی تر بۆ زمانی کوردی دروست بکرێت دەبێت چاوەڕێ بکەین مافێکی تری دەستوریشمان پێشەل بکرێت بۆیە گرینگە ئێمە بزانین ئەوە چەندها کێشەی موچە و بوجەنیەکە گرفتی لەسرە بەبێ گومان ناڵێم ئێمە وەکو حکوومەت یاریێمی کوردستان هەموو شتێکمان باشە و هەموو شتێک ئۆکەیە و هەموو شتێک لەسەر سکەی بەڵام ناش بێ بڵاوانە نەکەینەوە سەد ڕاستە ئەوە کێشەی موچەشت کێشێکی دەستوری ئەمە وەزعەتی لەگەڵ حکوومەتی عێراقی ئەو مادەی 140 ئەو وەزعەتی لەگەڵ حکوومەتی عێراقی ئەوە قەرەتەپە کرا بە قەزا بەبێ ئەوەی بگەڕێنەوە بۆ گفتوگۆی هاوبەشی نێوان هەردوو حکوومەتی هەرێمە حکوومەتی عێراقی کە پێچەوانەیەکی زۆر وازحی بنەماکانی مادەی 140 دەستورە ئەوە وەزعی پێشمەرگە منحی پێشمەرگە میزانی پێشمەرگە کە ئەمانە هیچیان لە ڕاستیات جێبەجێ نەکراون واتە ئێمە لە مەراسۆنێکی دوور و درێژین لە گرفت و لە کێشە لەگەڵ حکوومەتی عێراقیە دەبێت ڕاست و ڕوون و وازح بین جەبهەکە لایەنە بێ بەڵێ بەبێ گومان ئێمە هەڵبەتە هەرگیز لەگەڵ ئەویان نین یعنی لە دەرەوەی دەستور پەنا بۆ شتی تر ببێت جەبهەی یاسای و دەستوریە لەڵێش هەڵبەتە یعنی ئێمە بە پێی یاسا و پێی دەستور جهود بکەین ئەم جوودەکەی دو ئاماژێنێتە دی ئەو کاتی کە ناوماڵی کوردیش ڕێک و تەباو یەکگرتوو بێت یعنی ئەمە زۆر گرینگە بە تایبەتیش هەتا یەکێکی و پارتی مۆحەد بن یەک ڕوئیا بن یەک دید و یەک استراتیژ بن واز لە شکانەوەی دەستی یەکتر بێنین چکە تاریخ سەلماندوێتی ئەم دەسە ناشکێتەوە ئەنواعی قۆناغ تێپەڕی ماوەتەوە ئەوەی کە لە جیاتوی دەستەکە بشکێنینەوە دەستەکە تۆم بکەین و بەشێک لەو فکر و فەلسەفەی جنابی مام جەلال کە بڕوای پێبوو هەوڵی بەدی هاتنی بدەین بە بێگومان بەمە ئەتوانین یعنی بەشێک لە گرفتەکانمان کاک فەهمی ئێستا من زۆر جار لە بەرنامەکان وەکوتم لە پێشەچیشا مەسەلەن پرسیاریەوە کەم ئینتیمای نیشتیمانی مەسلەی و بابەتانە بۆن من ئێستا گەر من هەواڵێکیان ڤیددیۆیەک لە سوۆشیال میدیای کورسات نیوز دابەزێنین باسی بابەتێک بکا بۆ شەڕی یەکێتی و پارتی شەڕی مێدیای یەکێتی و پارتی خێرا ئەچێتە ناو خەڵک بەڵام ئەگەر ئێستا بۆن منە ڤیددیۆیەک دانێم بڵێم جوتیارانی مەسەلەن دەوروبەری کەرکووک کێشیان هەیە مشکلیان هەیە چەند کەسێک متعاتیفە بن لەگەڵیان هاو سۆزە بن لەگەڵیان مەسەلەن ئەو کێشەی زمان خۆیمە کۆڵەکەکانی نەتەوایەتیمان چییە؟ زمانە کولتورە وانە ئەو جوغرافیایە خۆ خوای گەورە پێی بەخشیوین چەند گرنگی ئێمە ئەمانە بکەینەوە بە ڕۆژەف جوان باست کرد موچە بەر لە هەموو شتێکە ئەمە تیمی خۆی هەیە خەڵکی خۆی هەیە بەڵام ئەمانە نە لە مێدیا وەنەوەکو ڕۆژەفی گشتی وەنە لە شەقامیشا لەبیر نەکەین بەڕاستی ئێمە خوێنکارێکمان لە کەرکووکە هەزاران قوربانی بۆ دراوە لە گەرمیانە بۆ کوێستان
ئێستا ڕێگەی نەدرێ بە کوردی وەڵامداتەوە بێ بڵێن چی؟ لە ڕاستیە کاک زانە ڕوونکردنەوەیکی جوانە ئەمە حقیقەتی ڕوونکردنەوەی کەمە پرسیارش چکە داخەلە دڵی من کە باسی موچەم کردو هاتوومەتە سەر و پرسیارە کاک زانە خۆی لە ڕاستیە دۆخێک دروست بووە لە ناو شەقامی کوردیە هەموو شتێکی بە بایەخ بێبایەخ کراوە زۆر جی هەدەیە ماڵی شێواوی ئەوێت زۆر جی هەدەیە ئەوێت دیمەنەکان لە کوردستانە بە جۆرێک شێواوە بە جارێ هەندێک هێزەیە لە پێناوی بەدیهاتنی دەنگێک بڕاو کە وێنەیەک دروستەکەوە کۆی کە ئێمە لە دۆزە خابین هەموو ئەمانە کاریگەری لەسەر شعوری نیشتیمان و شعوری نەتەوەی ئەم میلەتە ئێمە ئەم نەتەوەی ئێمە بەجێ ئەهێڵێت هەڵبەتە من خۆم کاراکتەرێکی قەومی نیم بەمانە ڕاستیزمەکەی من کاراکتەرێکم بڕوام وایە کە دەبێ ئێمە لە چوارچێوەی دەستورە بەهێمنی لەگەڵ برانی عەرەب و برانی تورکمان قەدەرێک پێکەوەی گرێداوین پێکەوە بژین بەڵام لە ناو خۆی خۆمانە لە ناو ماڵی خۆمانە میدیا خۆی بەشێکی هۆکار بووە بۆ ئەوەی شتە بە بایەخەکان بێ بایەخ بکرێت جیهازی گەورە هەیە بۆ ئەوەی ئەم شتانە ناشرین بکات جیهازی گەورە هەیە مەسافێکی نییە طبعا ئەمە کارەساتێکی گەورەیە کاک زانە یعنی تۆ ئەخر کاک زانە ئێمە سرودی ئەی ڕەقیب کۆمان نەکاتەوە کەرکوو کۆمان نەکاتەوە ئاگری نەورۆز کۆمان نەکاتەوە کاک باشە زمان کۆمان نەکاتەوە لەسەر زمان ڕەئی جیاوازمان هەبێت لە سووریس لەسەر سوودی ئەی ڕەقیب ڕەئی جیاوازمان هەبێت لەسەر نەورۆز ڕەئی جیاوازمان هەبێت لەسەر زمان ڕەئی جیاوازمان هەبێت دەبێت بەدبەختی بێت دەبێت جێتێک هەبێت دوای کردووە کە ئەم ناوماڵە بەم ڕووبەرە بەرفراوانە بشێوێت یاخود هەوڵی شێواندنی بدات بۆیە زۆر زۆر گرنگە هەموو ئینسانێک مەسئولانە تەعامل بکات كلكم راع وكلكم مسؤول عن رعيته ئەمە زۆر زۆر گرنگە بڕوا بکە کاک زانە لە ناو یەکێتیشە ئەم حاڵەتە هەیە لە ناو پارتیشە ئەم حاڵەتانە هەیە یعنی زۆر جار خەڵکێک ناچارتەکە واز لە هەموو مەبادئەکانی خۆت بێنیت یعنی بەداخەوە ئەتوانم بڵێم قۆناغەکە خەریکە ڕامان ئەکەشێ بە تەواتی بۆ مەرحەلەی پرۆپوچی واز لە بەڵام دڵنیا بن یعنی خەڵکێکیش هەیە واز لە مەبادئەکانی خۆی خەڵکێکیش هەیە کە پەرۆشە بۆ موچە پەرۆشە بۆ سەروەری ئەم وڵاتە پەرۆشە بۆ کەرکووک پەرۆشە بۆ خانەقین و سعدیە و مەندەلی و جەلەولا پەرۆشە بۆ شنگال و شێخان و زومار پەرۆشە بۆ دووز و بۆ دوبز و بۆ مەخمور و بۆ پردێ یعنی بەڵام خەڵکێکیش هەیە بە ئاراستە ئەکرێت بۆ ئەوەی ئەم بەها جوانانی کوردبوون ئەم بەها جوانانی پێکەوە ژیان لەگەڵ برانی تورکمان و عەرەبە بێبایەق بکات و هەوڵ بدات ئێمە هەمومان لە ململانەیەکی ناتەندروستا بین کە پێم وایە ئەم میلەتی ئێمە ئەوەندەمان دوو کراوە کە ئیتر حەقی ئەوەیە ئیستیقرار تەنانەت ئەبێ ئەوەش بەکار بێت کاکفامی مەسەلەن لە کاتی شەڕی تیرۆریستانی داعشە مەسەلەن ئەو خەڵکانی کە ئاوارە بوون لێرە مەکتەبی عەرەبیان بۆ کرایەوە مەکتەب بە زمانی خۆیانیان خوێند یان نووسی کێشەیەک نەبوو کەس خۆ تۆش دەتوانی مەسەلەن حتا بابەتێکی تری زمانەوانیە کە ڕەنگەوە کەمتر ڕەبتی بە جەنابتەوە بێ بەڵام لە بەعد یان لە ڕاهەندەنەتەوە یەکەیەوە ئەکیدم پەیوەندی بە هەموو کوردێکەوەیە گەشتیارێک دێتە ئێرە بێ بڵێ بە عەرەبی قسەمان لەگەڵەکە بە عەرەبی وەڵامی دەینەوە یعنی تا ئەو ئاستە کورد مرۆنەتی نواندووە لایەن نەرمی نواندووە لە مەسەلەی بابەتە کۆڵەکە گەورەکانی پرسیینەتەوەیە من ئەبێ و پرسیارە لە بەڕێزت بکەم چەند گرینگە هاوارەکە ببێتە هاوارێکی گشتی ئەو زاراوی یان دەستەواژی جەناب بەکارتێنە دوای پرۆپوچیەکە یان پرۆپوچیەکە بکەوێتە هەمشەو بکەوێتە پەراوێز وڵا کاک زانە بابەتێک دوورژان ئەمە پێشوێ قسە لەسەر ئەوە کەم یەک حەقیقەت بڵێم بەڵێ واللهی کاک زانە لەسەر ئاستی کۆمەڵاتی خەڵکی کوردستان سەدان عەرەبیان فێرە کوردی کردووە سەدان عەرەب لە دوای شەڕی داعشەوە لەم کوردستانە بە کوردی قسەکەن بە کوردیەک ناتوانم بڵێم ڕەوان وەکو من و تۆ بەڵام بە کوردی قسەکەن دەی لە 2005ەوە هەتاوەکو ئەمڕۆ یەک سیاسی نەمانتوانێت فێرە عەرەبی بکەین یەک سیاسی عەرەبی یعنی دایمەن لەسەر ئاستی کۆمەڵایەتی خەڵکی کوردستان بە واجبی ئەخلاقی و نیشتیمانی و نەتەوەی خۆی هەستاوە واللهی ئەم قسەی من ئینفعال نییە پێدراوێکی واقعیە کەمترین سیاسی لە پەنجەکانی دەست ناژمێرێن کە فێری زمانی کوردی بوو بێتن هەر چەند وشەیەک ئەمە هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەیە ئێمە بەپی پە خۆمان وەکو سەرکردایەتی سیاسی کورد تەمان زمانی عەربی زمانێکی زۆر زۆر گرنگە هەڵبەتە من ناڵم با ئێمە بە عەربی قسە نەکەین یعنی حەزەکەم ئەمە والێک نەدرێتەوە کە بڕوان بەوە نەبێت دەبێ هەمومان فێری زمانی عەربی ببین بەڵام لانی کەم کاکە لە پەرلەمان با تەرجمە هەبێت ناو بەناو ناڵێن بە بەردەوامی
با لە مؤتەمەراتەکانمانە ناو بەناو بە زمانی کوردیش قسە بکەین بۆی لانی کەم ئەم فۆنتە بە گوێیانە بدرێت بۆ لەسەر ئاسی کۆمەڵاتی سەدان برای عەرەب فێری کوردی بووە ئەی بۆ لەسەر ئاسی سیاسی لە 2005 تاکو ئەمڕۆ دوو سیاسی عەرەبیمان نەبینی جملەیەکی کوردی ڕاوکە ئەو ئێمە مەسئولین لێی ئێمە وامان کردووە کە هەموو مؤتەمەراتەکان ڕوبەرەکەیمان بەجێهێشتووە بۆ زمانی عەرەبی و بە زمانی عەرەبی گفتوگۆکەین هەڵبەتە زمانی عەرەبی زمانی پێکهاتەیەکی ئەساسی عێراقیە زۆر گرنگە لێیان تێبگەین زۆر گرنگە فێری زمانەکە بین حیوار بکەین لەگەڵیانە من نامەوێت ئەمە وا لێک بدرێتەوە کە من لەگەڵ ئەوە نیم کە فێری زمانی عەرەبی بەعکسەوە ئەمەی مناڵەکانمان فێر بکەین چکە قەدەرێک پێکەوە گرەی داوین بەڵام زمانەکەی خۆشمان بێبایەخ نەکەین کاک زانە لەسەر ئاستی قوتابخانەی سەرەتاییش نەوە گەنجەکانمان ئەوەندەی مفرداتی ئینگلیزیان لەبەرەوە مفرداتی کوردیان لەبیر چۆتەوە جارێکتر دووبارەی یەکەمەوە چکێمە لە سەردەمێکی خراپە ئەژین ناڵم با مناڵ فێری زمانی کورد ئینگلیزی نەبێت قسەی وام نەکردو ناشیکەم بەس ئەڵێم هاوشانی زمانی ئینگلیزیەکە زمانی کوردیەکەشی با لەبیر نەچێتەوە وەڵڵاهی گەڕەگەیە لەم شاری سلەیمانی و لەم شاری هەولێرە بەس بڕۆ جوۆ لە مناڵەکانیان بگرە کە بەسەر جادەیان ڕۆن بە ئینگلیزی قسە ئەکەن بە کوردی قسە ناکەن یعنی ئەم قسانە من نامەوێت یعنی ئەوی کە بە زمانە کۆمەڵایەتەکەی باسەکرێت وەتەنیات یاخود مایش بکەم هەرگیز بەڵام یعنی من قسە نەکەم و تۆ نێکیت لە ترسی ئەوی کە فڵان ڕەخنت لێ ئەگرێ لە ترسی ئەوی کە لە سوۆسیال میدیا بەگشتارێن من نێکەم و جەناب نێکیت و بە ڕێزێکی تر لەسەر ئەمە لە فەقسە نەکات ئەو ئەڕوات ئۆڕیدی زمانی کوردی لە ئۆڕیدی ئەمە ینی ئێستا گەر بچیتە ناو زانکۆکان بەداخەوە خەڵکی کورتپەروەری شێلەوە نەچینە بابەتە ناسیۆنالیستێکە بەڵام بەڕاستی ئەو نەوەیە کە ئێستا هەیە کەمتیانەگەی هەیە عنی بەسەلەن حتا لە نیویۆرکیش ئێستا مەسەلەن لە دابشکردنی زمانەوانە شێوەزاری کۆن لەنە هەر لە ناو نیویۆرکڵێنەوەی کۆن ئەوەی کە لە ژیانی شایە ناوەڕاست تازە گۆڕانکاری بەڵام هەر ئینگلیزیە نهاتوە شەیتری بۆ بێنێ ڕەنگە مەسەلەن هەندێک مەسەلەن جاران فۆتۆ بێسەبۆتە بە فۆڕۆ مەسەلەن هەندێک شتیان گۆڕیوە لەو بابەتانە ئەوە شتێکی ترە بەڵام ئێمە داهێنانمان لە کوردیان نەکردو و شیتر زمانی ترمان بەسەرا سەپاندووە ئەوە تا ئێستا وردە لە کەرکووکی شا پاڵمان پێوەنین بابەتی زۆر استراتیزی و نەتەوەی هەیە بەڵام زۆر دەرفەتی جەنابەت نابم حەزەکەم دوا سەرنجم پێ بڵێ و لێرەش داوات لە یەکەم کە شەڵان ڕۆژێک بین لە دەستا دیدارێکی تایبەت لەسەر کۆی پرسا نەتەوەیەتەکان بکەین لە زووترین دەرفەتاوەک دەستگای میدیای کورسات هاوکارە بین و ئەمە ڕێنمای ئەمڕۆی بەڕێز کاکدێری نیشەکە بەڕێ و بەرمانە کە لەسەر پرسە نەتەوایەتەکان و نیشتیمانیەکان هەمیشە ئێمە دەست پێش خەربین بۆیە ئێرەوە کەمیشەکە وتمانە کورسات ماڵی هەمووانە ئەوە بێگومان وەکوش کەسێتی جەنابەت ماڵی بەڵام ماڵی دەستە و هەموو کەسانە بێ کە خەمی پرسە نەتەوایەتی و نیشتیمانیەکانە ئەبێ بەڵێ نەشمان پێ بدەین ئینشاڵڵا ڕۆژێک بینە خزمەتتان و لەسەر خاک و لەسەر جوغرافیا و گۆڕانکاری و کێشەکان ئەویش ئیبراسکەین و بیدەین بە گوێی هەموو خەڵک تا دوا سەرنجی خۆتمان پێ بڵێ تەمە بە بێگومان سوپاسانەکەم سوپاس بۆ کاکدێرین بۆ ئەجندا باشە بۆ ئەو بەرنامە باشە من جارێکی تر ئەوە دووبارە ئەەکەمەوە هەرچیەک پێمان بکرێت لە هەوڵەکانی خۆمان بەردەوامە بین بۆ چارەسەرکردنی ڕیشەیی کێشەی وەڵامدانەوەی پرسیارەکان بە زمانی کوردی و داکۆکی کار ئەبین بۆ برایانی تورکمان بۆەوەی بە زمانی دایکی خۆیان وەڵامی پرسیارەکان بدەن چکە ئێمە ئازارەکەی ئەزانین کە ڕێگەت لێ بگرێت و پشتیوانی برایەکی عەرەبە بین کە لە سلەیمانی ڕێگەی نەدرێت ڕێگەی لێبژیرێ بە عەرەبی جوابدات و کەشتیوانە بۆ لە هەولێر کەشتیوانە بۆ کە بە زمانی دایکی خۆی مبارەسەی بکات ئەم گفتوگۆی ئێمە گفتوگۆیەک بۆ بە ئاراستی چارەسەر گفتوگۆی ئیشکردن نییە لەسەر وروژانی سۆز و شعوری قەومی بەقەدەر ئەوەی کە ئێمە ئەمانەوێت هەموو کێشەیەک لە جێگەی خۆی و بە ئالەتی دەستوری خۆی چارەسەر بکرێت و جۆرێکشە لە هۆشیاری یاخود لە جۆرێکشە لە بانگواز بۆ کار بەدەستە بە ڕێزەکانمان لە بەغداد کاتی کە بەڵێنێک بڕیارێک دەرەچێت دەبێت هەوڵ بدەین ئەو بڕیارە بە بڕیار هەڵبۆشێنینەوە نەک بە شێوەیەکی شەفەیی چونکە شەفەیی بوون هیچ جۆرە ئیلتیزاماتێکی قانونی لەسەر دروست ناکات ئەم ڕۆژ وەزارەتی تعلیمی عالی نووسراوەکەی جێبەجێ نەکات لەبەر ئەوەی بە بڕیار هەڵنەوە شێنراوەتەوە ڕەنگە بەیانی بڕیارەکەی جێبەجێ بکات بۆیە کۆتا قسەی من ئەوەیە هەموو لایەک لە خوێندکاران و قوتابیانی خۆشەویست دڵنێ ئەکەینەوە کۆششمان کردووە
ئەرکی خۆمانە مەسئولیەتی ئەخلاقی و مۆڕاڵی خۆمانە کە دەبێ بیکەین و ئەوەش نووسراوەکەیانە و بە ڤۆیسیش جەنابی کاک دکتۆر نەوزاد دڵنیای کردومەتەوە کە هەوڵی خۆی ئەدات و هەموو هەوڵەکان لە چوارچێوەی خزمەتکردنی ئەوانە ئابێت و ئێوەش هەر کاتێک هاتنە دەستی ناوچە کوردستانەکان بە بێگومان کوردستان زۆر پشتیوانمان بووە یعنی لە هەموو پرسەکانە هاوکارمان بوون ئێوە ماڵی خۆتانە. زۆر سپاس سپاس بۆ بەڕێز فەهمی بڕوان سەرۆکی دەستەی ناوچە کوردستانەکانی دەرەوەی دارێنێت سپاس بۆ دەرفەتە سپاس دەکەم زۆر سپاس. ئەمە تەوەری یەکەمی پانۆراما بوو ئەمە شتێک بڵێم من ئەمەم بۆ هەڵواسیۆ لێرە لە مانجی نوێی هەموو ساڵێک هەڵمەتێک هەیە پێوترێت هەڵمەتی ڕوبەڕووبوونەوەی شێرپەنجەی منداڵان بەداخەوە هەر کەسێک دەردێک لە ناو ماڵەکەی نەبێ نازانێت ئەم دەردە کوشندەیە چییە بەداخەوە کە شێرپەنجە لە هەموو ئاستەکان زیادی کردووە لەسەر ئاستی جیهانیش لە هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە لە ناو منداڵان بە شێوەیەکی گشتگیر هەیە بۆ ئەوەی منداڵەکانی هەموو لایەکتان سەلامەت بێ با پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بین ئەوەی بۆ ڕوبەڕووبوونەوەی شێرپەنجەی منداڵان هەیە و هەمیشە دەستی ماندووبوونی ئەو پەرستار و دکتۆر و کارمەند و دڵسۆزانە کوشین کە لە نەخۆشخانەی هیوا و نانەکەلی و هەموو ئەوانەی کە تایبەتن بە ڕوبەڕووبوونی شێرپەنجە خەباتەکەن بۆ چارەسەرکردن شێرپەنجە چارەسەری هەیە بێ هیوا مەبن بەڵام با ئێمە ڕوبەڕووی ببینەوە ئەمە ئەو لۆگۆیە یان ئەم دروشمە بۆ ئەوەیە کە ئێمە بیری خۆمان بێنینەوە بە تایبەتی کە ئێستا بە شێوەیەکی بەربڵاو منداڵەکان خواردنی زۆر ناتەندروست بەکارەهێنن بە هیوای ئەوەی منداڵی هەموو لاکتان سەلامەت بێ خی گەورە پشت و پەناتان بێ جا ئەمە بەش یەکەمی بەرنمەکەمان بەشی دووەمی بەرنمەکەمان من ئەمانەیە لەسەر جوانەکانی سلێمانی لەسەر ئارامی سلێمانی لەسەر گەشە سندنی کەرتی گەشتیاری سلێمانی قسە بکەین سبینێ فیستیڤاڵی دەواازەی سلێمانی لە پارچی هەواری شار هەیە بە سپۆنسەری دەستگای میدیایی کورسات لەسەر ئاستی عراق خەڵکێکی زۆر گەشتیارێکی زۆر و تەنانە ساسی هەرێمی کوردستانیش حەزەکات بێ جوانەکانی سلێمانی ببینێت سلێمانی گۆشەی زۆر جوانی تێدایە جوانەکانی سلێمانی تەواو نابن ئێمەش گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز شاناز بەدرام بەڕێوبەری گشتی گەشت و گوزاری سلێمانی هەم لەسەر فیستیڤاڵەکە هەم لەسەری کۆی پرۆسی گەشتیاریش لە سلێمانیا گفتوگۆی لەبارەوەکەین بە سوپاسەوە لە سلێمانیەوە لەگەڵمانە بێ خاتوشان ئاسڵاو لێ ئەم کاتت باش ئەمە سەرەتایەک باسی فیستیڤاڵەکە بکەیت کە دەستگای میدیای کورسان سپۆنسەرێکە تا چەند گرنگە بۆ ڕاکێشانی گەشتیار و پیشاندانی ئەو کەش و هەوا نازدارەی سلێمانی سڵاوتان لێبێ و ئێوارەتان باش سبەینێ یەکەم ڕۆژی فیستیڤاڵی دەواازەی شارە کە ئەمە دووهەم جارە ئەنجام بدرێت لە شاری سلێمانیە ڕاستێکەی یەکەم جار زۆر فیستیڤاڵێکی سەرکەوتوو بوو بۆیە جارێکی تر ئەم فیستیڤاڵە ئەنجام بدرێتەوە لە هەواری شار بە سپۆنسەری دەستگای میدیای کورسات فیستیڤاڵەکە هەشت شەو ئەخایەنێ لە 4 مان تا 11 مانە فیستیڤاڵەکە چەندین براندی ناوخۆیی و دەرەکی لەخۆ ئەگرێ براندەکان هەمە چەشنن براندی بازرگانین لە خواردن لە مەطعەم و کافێ لە شتی بازرگانی کاری دەستی حتا نووسینگەی خانوبەرەی تایە کلینیکی تایە دەرمانخانەی تایە شتی جۆرا و جۆری تایە بێژگە لە ئەوەی کە هەموو شەوێک کۆنسێرت و چالاکی هوەری تایبەتی تایە چالاکی بناڵانی تیاابێ پێشبڕکەی تیاابێ زۆر شت لەخۆ ئەگرێ ئەم فیستیڤاڵە و ئەبێتە هۆکارێ بۆ ڕاکێشانی گەشتیاران ئەبێتە هۆکارێکی و بنکەیەکی دڵخۆشی بۆ خەڵکی شار کە لەوێ کۆ ببنەوە ئەبێتە کۆبوونەوەیەکی کۆمەڵایەتی ئەو شوێنە بەڵێ بڕشان ئاسخان گرنگجی تا چەند گرنگجی لەو فیستیڤاڵە و لە فیستیڤاڵەکانیش بە بەرهەمە ناوخۆیەکان بە دەستی کار بەڕێز باس کرد کە کاری دەستی تایە ئەو خانمانەی ئەو گەنجانەی کە هەوڵەدەن بە دەستی خۆیان دەستڕەنجینی خۆیان بسەلمێن و نمایشی بکەن. بەڵێ ئەم فیستیڤاڵانە کاریگەریەکی زۆر
ئەرێنی ئەبێ بۆ جوڵەی ئابووری لەبەرەوەی کە ئەم بزنزانە ئەم ئەگەر بزنزی بچووک بێ خۆی ئەناسێنێ بزنزە گەورەکان پەرەی پێ ئەدرێ و فراوانەکرێ ئەوانەی کاری دەستی ئەکەن ئەناسرێن و ئەم فستیڤاڵانە بەتایبەت ئەم فستیڤاڵی کە بەیانی ئەنجام بدرێ لەسەر ئاستێک و کوالیتیەکی بەرز ئەنجام بدرێ بەڕاستی سلێمانی دایمەن پێشەنگە لە جوانیە و لەم چالاکیە هونەرەیانەی کە ئەنجام بدرێ بۆیە پێناسەیەکی جوانترە بۆ سلێمانی ئەمەش ئەم فستیڤاڵە ئەزمونێکی جوان لای گەشتیاران دروست دەکا بۆیە دائیمەن گەشتیاران کە فستیڤاڵێکی وا ئەبێ و ئەیناسن هەوڵێن لە جارەکانی کەشە هەر ئامادە بن بەپێ ئەو ئەزمونەی کە وەری ئەگرن لەم فستیڤاڵانە. بەڵێ ئەمە تا چەند بەڕێزت باسیەوەت کرد تا چەند بۆ هۆکاری ڕاکێشانی گەشتیاران تا چەند هەمانجیتان کردووە لەگەڵ ناوەندەکانی هێنانی گەشتیارانە یان ئەوانەی کە سەرقاڵی ئەو کارن بۆ ئەوی هەر خەڵکی خۆمان بەشداری نەکە بەڵکو بتواندرێت لە ناوەڕاست و باشووری عراقیش خەڵک بێت ڕەنگە مەسەلەن ئەوان نەزانن ینی بتواندرێت سەرنجی ئەوانش ڕابکێشرێ. بەڵێ ئەم فستیڤاڵە وەکو ئەزانن بەیانی دەست پێ ئەکا بەیانیش بەڕاستی پشووە دوای ئەوەش کۆتایی هەفتەیە کە پشووی کۆتایی هەفتەیە بەیانی گەشتیارێکی زۆر ڕوو لە شارەکە لەبەرەوەی کە لەسەر تاسەری عێراق پشووە و بەڕاستی گەشتیاران لە کاتی پشۆکانە زۆر ڕووەکەنە سلێمانی بەتایبەتی لە خوار و لە جنوبی عێراق یەنە سلێمانی و بەیانیش ئەم فستیڤاڵە جیاوازیەکی تایە بەیانی پیرۆزبایی لە هەموو مسلمانانەکەین کە بەیانی لەدایکبوونی پێغەمبەرە فستیڤاڵەکە ئەوەنە چالاکی و چالاکی جۆرا و جۆری تایە یەکەم ڕۆژی کە ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەرە بێ درودی خوای لێبێ مەولوو ئەگێڕن بێجگەلەوە پێش بڕکەیەکی زۆر زۆری تیا ئەبێ لەبەرەوە ئەبێتە ئەزمونێکی جوان بۆ گەشتیاران بەڕاستی فستیڤاڵەکانی دیکەی ئەبێتە ڕیکلامێک هەموو بۆ هەموو بزنسەکان. بەڵێ ببوورە ئەبێتە ئەم فستیڤاڵەش ئەبێتە ڕیکلامێک بۆ هەموو بزنسەکان بۆ ئەوەی گەشیان پێ بدرێ بەڕاستی بۆیە ئەم جۆرە فستیڤاڵانە زۆر گرنگن بۆ گەشە پێدانی کەلتوری و کۆمەڵایەتیش. بەڵێ ساڵانە دەستگای میدیای کورسات سپۆنسەری یان سەرپەرشتی یان سپۆنسەری چەند فستیڤاڵێکی وەهاکە بۆ ڕاکێشانی گەشتیار هەڵبەتە بۆ ئەوەی کە جوانیەکانی سلێمانی ببینرێ تا چەند ئەم فستیڤاڵانەی ساڵانی ڕابردویانەوانەی ماوەی ڕابردوو جێی سەرنج بۆ لای ئێوە وەکو دەستا یا وەکو بەڕێبەراتی گشتی گەشت و گوزاری سلێمانی. بەس پاسەوە بۆ دەستگای میدیای کورسات دایم پاڵپشتە بۆ کارەکانی گەشت و گوزار دایمەن ئەو فستیڤاڵانەی کە سپۆنسەری ئەکات فستیڤاڵێکن لەسەر ئاستێک و کوالیتی بەرزن کە بەڕاستی شایانی سلێمانی شایانی ئەوەیە کە فستیڤاڵی لەسەر ئاستێکی بەرز بۆ ئەنجام بدرێ بۆ ئەوەی کە جوانتر دەرکەوێت لەبەرەوەی سلێمانی جوانی زۆری تایە بۆیە فستیڤاڵەکانی کە بەڕاستی دەستگای میدیای کورسات دایمەن پاڵپشتی ئەکا ئێمەش پاڵپشتی ئەەکەین لەبەر ئەو هۆکارە دایمەن لەسەر ئاستێک و کوالیتی بەرزن. باشە ڕەوشی گەشتیاری لە سلێمانی چۆنە خات و شاناز بە تایبەت هەموو سلێمانی لە هەموو وەرزەکانە توانی مەسەلەن وەک گەشتیار ڕووی لێ بکەیت مەسەلەن ئامادەکاریەکان بۆ مەسەلەن بۆ هاتنی گەشتیار لە هۆتێلەکان لە ڕێستۆرانتەکان لە چاودێریکردنیان ڕەوشەکە چۆنە بە تایبەتی من ئەو ماوەی پێشوو لە بەغدا بووم ئەڵێ کەوتیان پشووە ئیتر ڕێگەی هەولێر و سلێمانی بەرناکەوێ ئەم گەشتیاری عەرەب تا چەند ئاسوودێ ئەوەی بە دوواداچوونتان کردوێک بە ڕێبەراتی گشتی گەشت و گوزاری سلێمانی بۆ شاری سلێمانی. بەخۆشحاڵیەوە دایمەن ژمارەی گەشتیاران لە زیادبوونان بە تایبەتی لە پشوەکانە وەکو ئێستا پشووی هاوینە و جارێ مەکتەب لە زۆر شوێن نەکراوەتەوە لە جەژنەکانە لە سەری ساڵا لە نەورۆزە لەو کاتانە گەشتیار زۆر زیاتر بێجگە لە ئەوانش چونکە ڕێگاکەش یعنی کراوەیە و بەڕاستیش بازگەکانی زۆر یارمەتی دەرن لە کاتی هەینیشە لێمەتەلەن لە پێنجشەمە و هەینیا لە کۆتای هەفتەشە گەشتارێکی زۆر ڕوەکاتە شار ئەوەش بەڕاستی جێگەی خۆشحاڵیە. گەشتیارەکان هەر عەرەبن یان ناوخۆیشی تایە؟ بەڵێ گەشتیارەکە هەری ناوەڕاست و باشووری عێراقن؟ بەڵێ
بەتەکید ناوخۆییشی تایە بەتەکید گەشتیار لە هەموو شارەکانی هەرێمەوە ڕووەکاتە سلێمانی. بەڵێ شاناسخان پۆلێن بێ یان بۆ پشوو بێ یان بۆ هەر بۆنەیەکی کە بێ پۆلێن بەندی کراوە بۆ گەشتیاری مەسەلەن هاوینە و پاییزە و زستانە و بەهارە و هەڵبەت بەهاران کوردستان هەمیشە کوردستان بەهەشتێکە ئەو نیعمەتانی خوای گەورە پێداوین بەڵام مەسەلەن هەر خۆت ئەگەر بتەوێ هەفتەیەک هەر لە سلێمانیە ناتوانانی هەموو گۆشە جوانەکانی سلێمانی ببینیت مەسەلەن ئێمە لێرەین لە سلێمانی ناتوانین هەموو جوانیەکانی ببینین هەوڵتان داوە لە ڕێگای پرۆشۆرێک یان ڕێنمایی کارێکی کاغەزی بتوانن گەشتیاران یان چ بە زمانی کوردی بێ عەرەبی ئاگادارکەن بۆی کوێ هەیە مەسەلەن ڕەنگە شوێن هەبێ لە لای قەیسەرینەقی بۆ ئەوانە لە ناو بازاڕە مەسەلەن بڕۆ بۆ پارچی هەواری شار بۆ شوێنە جوانەکانی دیکە مەسەلەن شەقامی سالمە ئێستا جوانی زۆری تیاگەر زۆر ورد نەبیتەوە یەکێک لەگەڵت نەبێت ناتوانانی هەموو جوانیەکانی ببینی ئەوە سەرایەوە گەلەری زاموایە مەسەلەن ینی توانراوە ئەو ئەڕێنی شاندەرە هەبێت بەڵێ بەتەکی دێمە وەکو گەشت و گوزار ڕێبەر و نەخشەی گەشتیاریشمان هەیە ویستەش لە پلان و بەرنامەمان هەیە ئەم ڕێبەر و نەخشەیەش بکەین بە دیجیتاڵی لەبەرەوەی کە خەڵک بەڕاستی تااقەتی وەرەقەی نەماوە هەڵێن بیکەن بە دیجیتاڵی بۆی لە بەردەستی هەموو خەڵکێکا بێ بێجگە لە ئەوەی ڕێبەری گەشتیاری زۆر چالاکمان هەیە ئەوەی کە کارەکەن نووسنگەی تایبەتی خۆیان هەیە لە کۆمپانیەکانە کارەکەن ئەوانیش ڕێنوێنی گەشتیارەکانەکەن و ئەیان بن بە ئەو شوێنانەی کە پێویستە ببینرێت لە شاری سلێمانیە بۆیە وتیشم ئەو گەشتیارانە ئەزمونێکی جوانیان هەیە لە سلێمانی لەبەرەوەی کە سلێمانی تایبەتمەندیەکی زۆری ئەمن و ئەمانی پێوە دیارە بەڕاستی گەشتیاریش بۆ ئەوە ئەگەڕێ زۆر میوان دۆستن لە سلێمانی ئیتر لەبەر ئەوە گەشتیار دایمەن حەزەکا بێتەوە بۆ ئەم شارە و تەجروبەکەشی تکرارەکاتەوە دایمەن بەڵێ شاناز خانجا کورسات پڕێتی لە هونەرمەندەوە شکر عارف ئەڵێ فترەیەکی تر گەڵاکانی سەرچنار لە وەرزی پاییزە زەردەبن و هەڵەوەرێن جەوێکی زۆر ڕۆمانسیە دیارە شکر خۆی زۆر ڕۆمانسیە و هونەرمەندیشە بە چاوێکی هونەری ئەو پێشنیازە ئەکاڵێ بیرتانەوە نەکردوێتەوە کە خەڵک سەرنجی گەشتیاران ڕابکێشن لەو جوانیەی پاییزانی سەرچنارە بەشدار بن وەکو ئاشکراشە کە بەڕێبەراتی گشتیش ئەوبزان فەرماگەکەیەوە هەر لە ناو سەرچنارایە ینی بیر لەوە بکەنەوە کە ئەو پێشنیازەی کاکشکور بکرێتەوە هۆکارێک هەرچەندە بەردەوام سەرچنار خەڵک ڕووی لێکا بەڵام ئەو گەڵاوەرینەش ببێتە ئەو جوانیەش پیشان بدرێ بەڵێ بەتەکیدیش ئێمە لە ئیستا بەردامەیەکی زۆر جوانمان هەیە بۆ سەرچنار بۆ نۆژەنکردنەوە و چاکردنی بەڕاستی سەرچنار دایمەن هەموو وەرزەکانی جوانە چ پاییز بێ چ بەهار بێ چ هاوین بێ چ زستان بێ شوێنێکی تایبەتمەندە لە سلێمانیە و خەڵکیش زۆر ڕووی تێکردووە بۆ هەموو بۆنەکان خەڵک ڕووی تێکردووە بەتەکیدیش ئێمە تایبەتمەندیەکی زیاتری ئەینێ بەڵێ سەرچنار خۆشەویستە لای شاری سلێمانی و سەرچنار زۆر ناسراوە لە دەرەوەی سلێمانی زۆر ناسراوە باشە شاناسخان وەک بەڕێوەبەری گشتی گەشت و گوزار ئەخیر یان کۆتا پرسیارم ئەوەیە سبەیکەی ئەو دەستپێکە ئەبێ بۆی خەڵک ئاگادار بێ و بێتە هەواری شار بۆ فستیڤاڵەکە؟ بەڵێ فستیڤاڵەکە چواری نۆ واتە بەیانی یەکەم ڕۆژێتی 6 بۆ 12 شەوە 8 شەو ئەخایانێ واتە لە چواری مان تا 11 مان فستیڤاڵەکە بەردەوام ئەبێت. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز شاناز بەدران بەڕێوەبەری گشتی گەشت و گوزاری سلێمانی و کوردستان هەر ئاوەدان و گەشاوە بێ جوانیەکانیان هەمیشە زیاد بکات و نیعمەتەکانی خوای گەورە لەسەر کوردستانمان هەر زیاد بکات و ئێوەش بتوانن لە فستیڤاڵی دەروازەدا یان ئەگەر بڵێم شەوانێکی خۆش بەسەر بن لەگەڵ ئەو بابەتە کوردیانی کە لەوێ پێشکەشەکەن لەگەڵ هاوکارانم پانۆڕامامان پێشکەشکردن ئێوەش ئەمانەتی خوای گەورە خواتان لەگەڵ